ناوچەی لیزبێرگ لە ڤەرجینیا ئەو شوێنەیە دەتوانیت لە هەر سوچ و کونجێکیدا ڕابردووی تێدا بەدی بکەیت، هەرچەندە هەندێکیان هەتا ئەمڕۆ ئازاراوین. لیزبێرگ مۆڵگی ڤەرجینیای دێرینی هەیە کە ستانێکە ئەوەی بۆ دەیان ساڵە لە هەڵبژاردنەکانی سەرۆکایەتیدا دەنگیان بە کۆمارەکان داوە. گرێگ گرین دەڵێت بەڵام ڤەرجینیا وا لە گۆڕاندایە و هەروەها دەوروبەری گۆڕانێکی بەرچاوی تێدا بەردەوامە ئەوەی کە شێوازی سیاسی ستانەکەش دەگۆڕێت. ئەمانە هەمووی تەنها چێڵگەی کشتتوکاڵی بربەرین بوون، ئێستاوەک دەبینیت بۆتە شوێنی نیشتەجێبوون و لە دەورمان سنتەری داتا هەن. گرێگ گرین چالاکوانی دیموکراتەکان لە ناوچەی لاوندن کە بەشێکە لە ڤەرجینیا ئەوەی گۆڕان بەهۆی گەشەی پیشەسازی و تەکنەلۆژیای ئاسبەرزی بەسەردا هاتووە، هەروە هاتنی بە لێشاوی پیشەکارانی کارامە لە دەرەوە بۆ ئەم ناوچەیە. گرین دەڵێت گۆڕانی دیموگرافیا بۆ تەمایەی خێر بۆ دیموکراتەکان و دەیکاتە ئاستەنگ بۆ دۆناڵد ترامپی کۆماری. لە پشووی هەفتووی ڕابردوو بۆ کۆکردنەوەی پشتیوانی بۆ دیموکراتەکان گەڕام، من هەرگیز دەنگ بە دۆناڵد ترامپ نادەم. سیری ئامادونار ئەندازیاری سۆفتوێر 30 ساڵ لەمەوبەر لە هندستانەوە کۆچی کردووە، دەڵێت ناوچەکە بە خێرایی زیادبوونی ژماری کۆچبەرانی بەخۆوە دەبینێت کە کاریگەری سیاسی گەورەیان هەیە. ئەوان کە دەبنە ئەمریکایی سوێندی بە هاوڵاتی بوون دەخۆن کە پرۆسەیەکی فەرمی و هەست بزوێنەرە و هەمومان بەوەدا تێپەڕ بووین و بە توندی بە ئەمریکا و بەهاکانیەوە دەمان بەستێتەوە. یەکێک لە بەهاکان ئەوەیە کە هەمومان یەکسانین. وێڕێی گۆڕانی دیمۆگرافیا لە ڤێرجینیا، بەڵام دۆناڵد ترامپ هەوڵی زۆر دەدات بۆ بەدەستهێنانی دەنگی ڤێرجینیا و زۆرێک لە پشتیوانکارانی ئامادەی گردبوونەوەیەکی ئەم دواییەی دۆناڵد ترامپ بوون. لە هەمووی گرنگتر ئەمە یەکێکە لە مەزنترین جموجۆڵەکان و دەبێت ئێمە بە ئەنجامی بگەێنین. بانگەشەکەی دۆناڵد ترامپ بەوەی ئەمریکا دووبارە دەکاتەوە وڵاتێکی مەزن کاریگەری لەسەر بایرن کرۆسوایتی کاردار لە لیزبێرگ هەبووە. وتەکانی ترامپ کاریگەریان هەیە، لەبەر ئەوەی ئەو ڕاستگۆیە و بتەوێت و نەتەوێت ئەو ڕاستیەکانی دەرونیت پێ دەڵێت. تر لە 150 ساڵ لەمەوبەر ئێرەچەقی گۆڕەپانی جەنگی نێوخۆی ئەمریکایی بوو، بەڵام لەمڕۆدا گۆڕەپانێکی جۆرێکی جیاوازە. ڤەرجینیا ستانێکە لە گۆڕاندایە کە تێیدا کۆن و نوێ ئاوێتە دەبێت و هەتا دێت دانیشتوانە هەمەڕەنگەکەی لاپەڕەیەکی نوێ لە مێژووی ئەمریکادا دەنووسنەوە.